ڕۆژی 28 ئایار لە هۆڵی لاهای شاری کەرکووک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بە ئامادەبوونی 250 ئەندام پێنجەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا. بەپێی پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان دەبێت هەردوو ساڵ جارێک کۆنگرە ببەسترێت. کۆنگرەی ڕابردوو لە ساڵی 2010 ئەنجام دراوە و لە ساڵی 2020 بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە ئەنجام نەدرا. کۆنگرەکە بە ساتێک وەستان بۆ گیانی شەهیدانی کوردستان دەستی پێکرد و دواتر وتاری کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی ڕژاک خوێندرایەوە. ئامادەبوانی پێنجەمین کۆنگرەی ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان وەک بەڕێزشتان ئاگادارن ئێمە 2 ساڵ جارێک کۆنگرەی خۆمان ساز دەکەین. کۆنگرەی چوارەمینمان لە 5 ساڵی 2018 ئەنجامدا. بۆ ئەو مەبەستەش لە کۆتایی ساڵی 2019 کۆمیتەیەکی ئامادەکارمان بۆ ئەو مەبەستە هەڵبژارد و بەمبەستی ئامادەکاری بۆ کۆنگرە کە بڕیار بوو لە سەرەتای ساڵی 2020دا ئەنجام بدرێت. بەڵام بە هۆکاری ڕەوشی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و بە لە بەرچاوگرتنی ڕەوشی تەندروستی هەموو لایەک کۆنگرەکەمان دواخست. پاشان لەلایەن نەجیبە عومەر وتاریکردنەوەی کۆنگرەکە پێشکەش کرا. لە کۆنگرەکەدا هەریەک لە نوێنەری تەفگەری ژنانی ئێزدی تاژێ و ژنانی عەشتاری مەخموور بەشدار بوون و وتاریان پێشکەش کرد. بەستنی کۆنگرە لە هەلومەرجێکی وەهادا زۆر گرنگە کە وەکو ژنان پێداچوونەوە بە کار و خەبات و ڕێخستنی خۆماندا بکەینەوە و بگەینە کۆمەڵێک بڕیاری چارە نووساس بۆ ئەوەی ببین بە هێزێکی مداخەلەکاری پۆزەتیفانە لەم هەلومەرجەی کە ئێستا تێدا هەین. لەسەر ئەو بنەمایە هەموومان ئەزانین لە سەرتاسەری جیهاندا هەموو سیستەمە دەسەڵاتدارەکان ئەو سیستەمانەی کە پشت دەبەستن بە ئایدۆلۆژیای ڕەگەزگەرایی هەمویان ڕوبەڕووی هەڵوەشانەوە ئەبنەوە. هەموو ئەو سیستەمانەی کە لەنکۆڵی لە هەبوون و ناسنامەی ژنانەکەن هەمویان ڕوبەڕووی هەڵوەشانەوە ئەبنەوە. لەسەر ئەو بنەمایە لە 3 ساڵی ڕابردوودا ئەبینین کە تێکۆشان و ناڕەزایەکانی ژنان گەیشتۆتە لووتکە. بێگومان ژنی کورد و لەسەر ئاستی هەر 4 پارچەی کوردستاندا لە پێشەنگایەتی شۆڕشی ڕۆژاوادا شۆڕشێکی ژن بەڕێوە ئەچێت. ئەم بەهۆرن بێ ژنێک و لەسەرڕێیا فەلسەفەیە ئازادی و تەکۆشینی دیکە وێ بسەر بکەوێت. ڕەشە تێژی وەکە ڕێخستنێکاش بۆ ژنە لە عێراقێ و باشوورێ کوردستانێ تەکۆشینێکێک دەمەشاڵێت کە و هەوڵدانێکی مەردن ji bo çareserkirina pirgirêkê jin ji xwe Kurdistan yeke bi xemla xwe yeke bi doza xwe yeke ser erd û bin erdê xwe yeke lê îro dagirkeriya Kurdistanê îro pêşengîtiya dagirkeriya Erdogan de û hevkarê wê de tevayê hêzên komploger de dixwaze taybetî ji destkeftên gelê Kurd taybetî ji çiyayê Kurdistanê سەرخوازا me ser nur xurmeta me ser gelê başûrê Kurdistanê zêdetir em dikarî bêjî. دواتر لە تۆمارێکی دەنگیدا فکر و بۆچوونەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان تایبەت بە ژنان خوێندرایەوە. پاشان لە راپۆرتێکدا وردەکاری 3 ساڵی کار و چالاکیەکانی ڕێکخراوەکە خرایە ڕوو. یەکێک لە ناوەندی کار و چالاکیەکانمان ناڕەزایی دەربڕینە لە بەرامبەر ئاشکرانەکردنی ئاماری توندوتیژەکان وەک خۆی بە شێوەیەکی ڕاستەقینە. قەدەغەکردنی ڕاگەیاندنی ئاماریان کەمکردنەوەی ئامارەکان لەگەڵ ئەوەی ڕێکخراوەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیانەوە بەردەوام ئامارەکان ئاشکرا دەکەن بە پێویستمان زانی لەم کۆنگرێشدا ئاماری تەواوی توندوتیژەکانی 3 ساڵی ڕابردوو بۆ ئێوەی بەڕێز ڕابگەێنین بۆ ئەوەی بڕیارەکانمان لە ئاستی وەڵامدانەوەی ئەو کۆمەڵژیانە دابێت. تەواوی ئەندامانی ڕێکخراوەکەمان پێیان وایە ئاستی ئەو توندوتیژیانە تەنها توندوتیژیەکی ئاسایی نییە بەڵکو توندوتیژەکان لە ئاستی کۆمەڵژیدان و زۆربەی توندوتیژیەکان چگە لە ناوەندی شارەگەورەکان لە گەلێک شارەدێ و شارۆچکەکاندا ڕێژەیان بەرزە. دواتریش پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە خوێندرایەوە و ڕای ئەندامانی بەشداربوو دەربارەی پەیڕەوەکە وەرگیرە. بەستی بۆکردنی ئاستی هۆشیاری مامۆستایان لە چۆنێتی پێگەیاندنی کاری ئازاددا سیمینار و وەرکشۆپ بۆ مامۆستایان دەکەین. 4 تەواوی قوتابخانەی ناوەندی و ئامادەی زانکۆ سیمینار و کۆڕی پەروەردەی تێدا بەڕێوە دەبێت بە مەبەستی هۆشیاری هاوسەنگی ڕەگەزی و چۆنێتی خۆپاراستن لە دژی هەموو توندوتیژیەکان
و ئاواکردنی زمینەیەکی دیموکراتیانە هاوسەنگی لە ڕێگەجیندا گواڕخوارەکە. ئێستا بێدەنگی ئەرێکردن ئێمە هەمووی دەزانن. ji bo wêvekê jinî Kurd li her çekarçê Kurdistan, taybet li başûrê Kurdistan, lazim e ême yekdeng û yekrêz bêster şeqan bi rastî sewtê xwe berz bikin. پاشان لە هەڵبژاردنێکی شەفافانەدا و بە ئامادەبوونی پارێزەری ڕێکخراوەکە ئەندامانی بەشدار لە کۆنگرەکەدا هەڵبژاردنیان بۆ ئەو ژنانە ئەنجامدا کە خۆیان بۆ ئەنجومەنی ڕێکخراوەکە کاندید کردبوو. لە کۆی 38 ژن 21یان بوونە ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لەسەر جەمهەرێمەکانی سلێمانی، کەرکووک، ڕاپەڕین، قەندیل، کۆیە و گەرمیان. هاوکات هەر یەک لە سۆما فەرهاد وەک بەشی ڕاگەاندنی ڕێکخراوەکە و داسان معروف نوێنەری ڕێکخراوەکە لە دەرەوەی وڵات و سنوور کەریم لە کۆمیتەی پەروەردە هەڵبژێردران. ئەمانەوێ لێرە 19 کەس هەڵبژێرین بۆ ئەوەی نوێنەری هەموو شارەکانی تیابێ، هەموو جێگەکانی تیابێ ڕەچاوی ئەوە بکەن باشە بێت و هەروەها نوێنەری دەرەوە و لەگەڵ کۆمیتەی پەروەردە و لەگەڵ ڕاگەیاندن ئەوانەیش ئەمانەوێ نوێنەری ئەوانەیش لە بەرچاو بگرن. ئەنجا هەر بەڕێزێک لە لای خۆی وەرەقەیەک یان ئەتوانین لەسەر تەختەکە ناوەکان بنووسین. بەڕێزان ئەمانە پێشنیارن، پێشنیاری تریش هەبن کێ هەیە خۆی حەزەکە خۆی هەڵبژێرێ دەرگا کراوەیە یەکێکی تر خۆی بێوێ خۆی هەڵبژێرێ. چەند کەسی تریش هەبێت کێشەمان نییە، ژمارە چەندە زۆر بێ ئەوەندە باشە. هەشتا و حەوت کەس دەنگی داوە، 87 فۆرم هەیە، دەنگدانەکان بەم شێوەیە: سۆما فەرهاد 82، بانوو 77، گلۆڤان 70، سنوور کەریم 69، ویژدان 65، داستان 62، ژینۆ 58، جوان 61، شادی 58، نەرمین 55، ئەسمەر 53، ڕێناس 48، شلێر 47، لالە 46، لەیلا 44، سوهام 43، شاناس 43، شۆخان 42، مژدە 40، زەیتون 41، بێگەرد 38، حاجی ئەسکە 37، چیمەن 36، زولفان 35، خەولە 32، سەیران 30، شەوبۆ 22.